خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ با خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پارۆڕەمەی ئەم شەوتان پێشکەشەکەین. لارێمی کوردستان یەکێک لەو سێکتەرانەی کە گرنگجێکی زۆری هەیە کەرتی وەبەرهێنانە. لە ساڵانی ڕابردوو وەبەرهێنان ڕۆڵێکی گرنگی بینی لە ئاوێدانکردنەوە و پێشخستنی هەرێمی کوردستان، ئەمە جگەلەوەی کە ڕۆڵێکی کاریگەریە بوو لەسەر هەلی کاری ڕاستەوخۆ بۆ ژمارەیەکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان، تەنانەت بەهۆی پرۆژە جۆرا و جۆرەکانەوە وای لێ هاتبوو خەڵک لە وڵاتانی دەوروبەرەوە ڕووی لە هەرێمی کوردستان دەکرد، بەڵام لە دوای ئەوەی کە قەیرانە جۆرا و جۆرەکان ڕوویان کردوتە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر پرۆژەکانی وەبەرهێنان بە سستی کاریان تێدا دەکرێت. ئێمە پرسیار لەبارەی پرۆژەکانەکەین، لەبارەی 2 ساڵی ڕابردووی کاری دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستانەکەین کە ئاخۆ مۆڵەتیان داوە بە چ پرۆژێک و چکار ئاسانیەکیان کردو لە ئێستادا لە پلانیاندایە کە چکار ئاسانیەک بکەن بۆ پرۆژەکانی وەبەرهێنان کە وەکو ساڵانی ڕابردوو کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کەرتی تایبەت و لەسەر بەرەو پێشچوونی کەرتی بازرگانی و بەرەو پێشچوونەکانی هەرێمی کوردستان هەبێمە و پرسیارانە ئاراستەی بەڕێز دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە بە سوپاسەوە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. بەڕێز دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت. من ئەمەوێت سەرەتا پرسیاری ئەوە بکەم بەڕاستی لە 2 ساڵی ڕابردوودا کە هەرێمی کوردستان بەناو قەیراندا تێپەڕی کردووە، ئێوە هەوڵەکانتان چی بۆ بۆی بتوانن پرۆژەکانی وەبەرهێنان نەوەستێ؟ هەوڵتان چی بۆ بۆی پرۆژەکان ئەوانەی وەستا بوون لە بۆی شەڕی داعشەوە دەست پێ بکەنەوە؟ چی کراوە لە ماوەی ئەم 2 ساڵەیە؟ سەرەتا سڵاو ڕێز بۆ جەنابت و بۆ بینەرانی کورسات نیوز. طبعا ئەمە 2 ساڵی ڕێک بەسەر ڕاگەاندنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تێپەڕ دەبێ. طبعا لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئێمە وەکو دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان 133 مۆڵەتی وەبەرهێنانی نوێ دراوەتە پرۆژەکان کە ئێستا تێکرای پرۆژەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ئەوانەی کە مۆڵەتیان پێدراوە گەیشتوتە 1164 پرۆژەی مۆڵەت پێدراو، لەوانە هەندێکیان کە کاریان نەکردووە پێشتر نزیکەی 150 پرۆژە مۆڵەتەکان هەڵوەشاوەتە، ئەوانی تر هەموو مۆڵەتی کاران و ئێستا لە ئیشکردندان بەشێکی زۆری پرۆژەکانی وەبەرهێنان تەواو بووینە و خەریکن بەرهەم پێشکەشی ئابووری لە هەرێمی کوردستان دەکەن، پرۆژەی جۆرا و جۆرن. لەگەڵ ئەمەشدا ئێمە لە ساڵی ڕابردوودا لە سنووری 750 پرۆژەی نوێ پەسەند کراوە لە هەموو فەرمانگەکانی ئێمە لە سلێمانی، لە دهۆک، لە گەرمیان، لە هەولێر، لە ڕاپەڕین پرۆژەکان پەسەند کراون کە لە سەروی 17 ملیار دلار پرۆژەی نوێ پێشکەشی ناو پرۆسەی ئیشکردن لە وەبەرهێنان کراوە. طبعا لە 2 ساڵی ڕابردوو ئێمە توانیمان بەشێکی زۆریش ئەو پرۆژانەی کە لە ماوەی ساڵی 2014 هەتا 2019 لە کار وەستا بوون بەگەریان بخەینەوە، بە تایبەتی ئەو پرۆژە نیشتەجانەی کە لە ماوەی ڕابردوو ڕاوەستا بوون ئێستاش خەریکین لە ماوەیەکی نزیکدا پرۆژەکانی تریش بکەونە جێبەجێکردن و ئەو خەڵکەی کە یەکەی نیشتەجێبوونیان تەزویل کردووە ببنە خاوەنی یەکەکانی خۆیان. طبعا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ بەڕێز دکتۆر فەرموو ببوورە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە کارنامەکەی کە لە پەرلەمانی هەرێمی کوردستان ڕاگەیەنرا و پەسەند کرا تەرکیزی کردوتە سەر چەند سکتەرێکی ئابووری کە ئێمەش وەکو دەستەی وەبەرهێنان تەرکیزمان لەسەر ئەو سکتەرانە بووە، بە تایبەتی بە پلەی یەکەم سکتەری پیشەسازی کە لە ساڵی ڕابردوو یا لە 2 ساڵی ڕابردوو ئێمە 45 کارگەی نوێی پیشەسازی لە هەرێمی کوردستان مۆڵەتی وەرگرتووە، ئێستا هەندێکیان لە بەرهەمی فعلیدان و ئینتاژ پێشکەشی هەرێمی کوردستان دەکەن. هەروەها گرنگی درراوە بە کەرتی کشتتوکاڵ و کەرتی گەشت و گوزار جگە لە کەرتەکانی پەروەردە و تەندروستی. طبعا ئەمە هەمووی بۆ ئەوەیە ئێمە بتوانین جۆرێک لە تەنوی یان جۆرا و جۆرکردنی داهات دروست بکەین و حکوومەتی هەرێمی کوردستان، خەڵکی هەرێمی کوردستان و ئابووری هەرێمی کوردستان پشتبەستنی کەمتری هەبێ بە سکتەری نەوت و فرۆشتنی نەوت بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی هەڵبەز و دابەزی نرخەکانی نەوت نەک ئێمە وڵاتانی تریش کە بەرهەمێنانی نەوتیان هەیە تووشی قەیرانی دارایی بوون و تووشی مەشاکل بووین.
طبعا ئێمە لە سەرەتای دەستپێکردنمان لە کابینەی نوێم لە مانگیەکی 2020 تووشی قەیرانی دارایی بووین بەهۆی دابەزینی نرخەکانی نەفت دواتر قەیرانی بڵاوبوونەوەی کۆرۆنا کە تا ئێستاش ئێمە نەمانتوانیەوە بە شێوەیەکی دروست مامەڵە لەگەڵ پرۆسەی وەبەرهێنان بکەین بە تایبەتی کە پەیوەندیدار بێت بە ڕاکێشانی وەبەرهێنەرانی دەرەکی ئەگەر دەرفەت هەبووە بە شێوەیەکی تەبیعی ئیش کراوە بە دڵنیایی ئیشێکی یەکجار زۆر لە هەرێمی کوردستان لە بواری وەبەرهێنان و پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان لە وەبەرهێناندا دەکرا. بەڵێ بەڕێز دکتۆر ینی وەکو لە پێشەچەکە داوتە مەسەلەن ساڵانی ڕابردوو خەڵک یان کرێکار و دەستی کار لە وڵاتانی ترەوە هاتە هەرێمی کوردستان بەهۆی زۆری پرۆژەکانەوە. ئێستا لە پلانتاندایە لانی کەم بۆ دەستی کار کە بێکارە لە هەرێمی کوردستان پرۆژەکان وەک هاندانێک بۆ سەرمایهداران دروستکەن لە ڕێی کاراسانی بۆ بۆڵەتدان بە پرۆژەکان بۆی بتواندرێت ئەو سەرمایە بخرێتە گەڕووە کارگەی جۆرا و جۆر پرۆژەی جۆرا و زۆرە ناو خۆی هەرێمی کوردستان بکرێتەوە بۆی هەم هەلی کار زیاد بکرێەوە هەمیش بتواندرێت تەکانێکی تر بە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان بدرێت. طبعا لە ساڵانی ڕابردوو بەپێی ئەو داتانێک کە لە بەردەستی ئێمە سنووری 100,000 کرێکار یان کارمەند لە پرۆژەکانی وەبەرهێنان کار دەکەن لە ماوەی کابینەی نوێمیشدا حدودی یا 10,000 کرێکاری نوێ یان هەڵی کاری نوێ خراوەتە سەر پرۆسەی ئیشکردن لە ناو پرۆژەکانی وەبەرهێناندا. طبعا ئێمە لە 2020 پلانی وەبەرهێنانمان هەیە پلانی وەبەرهێنان کە چەندین پرۆژەی گەورە و استراتیجی لە خۆی دەگرێتن ئێمە مەزەندەمان کردووە کە ئەگەر پلانەکە وەکو خۆی جێبەجێ بکرێەوە بتوانین لە هەموو سێکتەرەکان بەرەو پێشچوونی باشە بێ لە سنووری 200,000 هەلی کاری ڕاستەوخۆ لە هەرێمی کوردستان دروست دەبێ. طبعا ئێمە لە هەندێک کاری نوێ کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی بە تەرکیز لەسەر هەندێک کارگەی نوێ بوو نمونە کارگەی بە بازارکردنی گەنم لە سلێمانی لە هەولێر لە دهۆک کە ئەمانە بە مباشری بە هزاران هەلی کاری نوێ دروست دەکەن و بەغێر مباشریش بە هزارانی تر دروستکردنی کارگەکانی چپسی پەتاتە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە ئێستا ژماران 7 کارگەیە ئەمڕۆ الحەمدولیلا هەرێمی کوردستان لە بەرهەمێنانی پەتاتە و بەو گرنگیەی کە وەزارەتی کشت و کاڵ پێی دەداتن ئێستا ئێمە ئەکتیفای زاتیمان هەیە دانانی بەردی بناغەی کارگەی شەکر لە ڕانیە لە ماوەی ڕابردوودا کە ئەمەش بە ڕاستەوخۆنە ڕاستەوخۆ سنووری 10,000 هەڵی کاری نوێ لە هەرێمی کوردستان دروست دەکات جگە لەوەش حکوومەتی هەرێمی کوردستان نیەتێتی و مەبەستێتی کە چەندین بەنداوی گەورە دروستکە 12 ناوچەی پیشەسازی خۆراک و قرس و هەمە جۆر دروست بکە کە ئەمانەش بە تێکرا بە هزاران هەڵی کاری نوێ لە هەرێمی کوردستان دروست دەکات. طبعا ئێمە لە کابینەی نوشتێکی تریشمان کردووە مەرجی سەرەکیمان بۆ پێدانی مۆڵەتی وەبەرهێنان ئەوەیە کە لە هەر پرۆژەیەکی وەبەرهێنان 175 دەستی کاری ناوخۆی هەرێمی کوردستان بێ کە ئەمە بە فعلی ئێستا جێبەجێ بکرێ ئێمە لە سەردانەکانمان بۆ کارگەکانمان لە ماوەی ڕابردوودا دەستی کاری ناوخۆ لە زۆربەی ئەو کارگانەی کە مۆڵەتی وەبەرهێنانیان هەیە لە سەرو و نوهات لە سەدی دەستی کاری ناوخۆی هەرێمی کوردستانە کە ئەمە جێی خۆشحاڵیە و ئینشاءڵڵا لە ماوەی داهاتووشدا گرنگی زیاتر بەم بوارە دەدرێت چونکە هەدەف لە دروستکردنی پرۆژەیە وەبەرهێنان دروستکردنی بەرهەمە دەستکەوتنی قازانج و داهاتە بۆ خەڵک و بۆ حکوومەت و هەروەها وەگەرخستنی خەڵکی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی سوود لە دەرفەتەکانی ئیشکردن لە هەرێمی کوردستان وەرگرن. ئیزافەیەکی تریش ئێمە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کومەڵاتی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا دانیشتنی مباشرمان کردووە بۆ مۆڵەتدان بە چەندین ئامادەیی و پەیمانگای پیشەیی بۆ ئەوەی خەڵکی خاوەن خبرە یان خبرەی نوێ لە هەرێمی کوردستان دروست بکرێ کە گونجاو بێ لەگە دەرفەتەکانی ئیشکردن لە ناو بازاری کار لە هەرێمی کوردستان کە پێشتر لە ماوەی ڕابردوودا ئەم پرۆسەیە نەکراوە ئیشی لەسەر نەکراوە تەدریب و تەهیلی کرێکاران و خەڵکی ئێمە بە پیشەی نوێ بە تەکنۆلۆژیای نوێ هەرکێکی گرنگی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە داهاتوودا بە فعلی ئیشی بۆ دەکا بۆ ئەوەی پشتبەستن بە دەستی کاری ناوخۆی زیاتر بێتە. بەڵێ بەڕێز دکتۆریانی لە کاتێک کە باسی پرۆژەکانی وەبەرهێنانەکرێت زۆر جار لە زەهنی خەڵکی کوردستاندا بیریان بۆ لای پرۆژەی نیشتە جێبوون و شوقە و سیتیەکان دەچێت بەڕاستیانی زۆر ئەوە ئیبراز کراوە بەدەر لەو 133 پرۆژەی کە ئێوە باسیەکەن دڵتان وەکو دەستە دڵتان بەکان پرۆژانە خۆشە کە بنیاتین بۆ هەرێمی کوردستان
ینی ئینتاجیانە بێ بەرهەمیانە بێ کە بەردەوام و ئێمە پێویستمان بە کەلوپەلی هاوردە نابێ. ئێمە تاوان ڕۆژانەبان بۆ باسکە هەبوو 2 ساڵی ڕابردوو بەڵێ لە ماوەی 2 ساڵی ڕابردوو طبعاان پرۆژەکەی نەشتەجێبوون 8 پرۆژە هەبووە کە پێشتر لە پێش کابینەوە موافقات و ڕەزامەندی لە پەیوەندداریەکانی هەبووە مۆڵەتیان پێدراوە تێکڕای پرۆژەکانی تر لە بواری پیشەسازی و کشت و کاڵ و لە هەموو بوارەکانی تر بووە ئەوەی کە ئێمە وەکو خۆمان وەکو دەستە بەرهێنان دڵمان زۆر پێخۆشە دامەزراندنی پرۆژەی بە بازارکردنی گەنم لە هەرێمی کوردستان کە لە یەکەم جاردا لە گەڵ دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان جوتیارانی ئێمە پشتبەستوو دەبن پشت ئەستۆریش دەبن بەوەی کە بەرهەمەکانیان بە فێرو ناچێت هەرێمی کوردستانیش دەبێتە خاوەنی کارگەی گەورەی دروستکردنی بەرهەمەکانی گەنم کە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو لە ئینتاجی ئارت دەست پێ دەکەوە بەرهەمی ناوخۆی دەکەوتە ناو بازارەکان لە هەموو پارێزگەکانی هەرێمی کوردستان کە ئەمە جگای خۆشحاڵی و جگای سەربەرزیە کە ئەم مۆڵەتە بەرهێنانە بۆ هاوکاری وەزارەت کشت و کاڵ ئەم پرۆسەیە جێبەجێ کراوە جگە لەوەش دروستکردی ناوچە پیشەسازیەکان کە دەستمان پێ کردووە ئەمیش دیسان دەرفەتی کاری باش کارگەی باش لەو سنوورەندا دەدرێتن ئێستا کارگەی پیشەسازی خۆراک لە دووگدەستی پێ کردووە لە سلێمانی خەریکی دەرخستە و خەریکی ئیشکردنی لەسەری تاکو لە داهاتوویەکی نزیک بترێتەوە بەرهێنەر لە هەڵەبجە توانیمان 400 دونم زەوی لە وەزارەتی کشت و کاڵ وەرگرین بۆ دروستکردنی کارگەی پیشەسازی خۆراک لە هەڵەبجە جگە لەوەش دوو مۆڵەتی زۆر باش و گەورەی پرۆژەی گاوداری و پرۆژەی دروستکردنی شەربەت و میوەژات لە هەڵەبجە دراوە کە ئەماش بەڕاستی کاری نوێن حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی و جێگای شانازیە بۆ ئێمە جگە لەوەش طبعاان ئێمە گەورەترین پرۆژەی گاوداری لە هەرێمی کوردستان ئەمڕۆ مۆڵەتی پێدراوە ئێستا مۆڵەتی پێدراوە کە ئەوەش لە داهاتوو بکەویتە بواری جێبەجێکردن ئێمە دەتوانین بڵین لە داهاتوودا کە بە تەرکیز ئیش دەکەین و بە تەرکیزیش ئیشە داهاتوش دەکەین و لە داهاتوشدا ئینشاڵە لەگەڵ دابەزاندنی دەسەڵاتەکانی و بەرهێنان بۆ هەموو پارێزگاکان و بۆ ئیدارە سەربەخۆکان دەکرێت پرۆژەی زۆر بەسوود بۆ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان دروست بکرێتن بە شێوەیە کە ئێمە ئەو فەراغاتانەی هەمانە لە بەرهەمی ناوخۆ لە هاوردەی دەرەکی کەم بکرێتەوە زیاتر ئێمە بتوانین لە ناوخۆی هەرێمی کوردستان سەرجەم ئەو کەرستە و کاڵانەی کە ئێمە لە هەرێمی کوردستان بەکاری دەهێنین بۆ خۆمان بەرهەمی بهێنین و ئەلحەمدولیلا ئینشاڵڵا هەرێمی کوردستانیش ناوچەیەکی زۆر باشە لە ڕووی کشت و کاڵیەوە لە ڕووی هەبوونی ئاو لە ڕووی هەبوونی کەش و هەوا لە ڕووی هەبوونی کانزای سەرزەوی و ژێرزەوی هەمووی هۆکاری زۆر باش دەبن کە هەرێمی کوردستان ببێتە ناوچەیەکی پیشەسازی کشت و کاڵی ئابووری زۆر بەهێز لەو ناوچەی کە ئێمە تێدا دەژین. بەڵێ بەڕێز دکتۆر ینی لە ماوەی ڕابردوودا نیگەرانەیەکە بوو لەوەی کە بە زۆری مەسەرەن لە پرۆژەکانی نیشتەجێبوونە هەندێک جار گلەی لە کوالێتیەکەی هەبوو و هەندێک زاریش باسی ئەوەکان نرخە بۆ هەموو کەسێکی هەموو پرۆژەکان نا بەڵام بەشێک لە پرۆژەکان بۆ هەموو کەسێکی بۆ فەرمانبەر لانی کەم دەستی نەئەدا قورس بوو قستەکانی قورس بوو ئێوە ڕێنماییتان گۆڕیوە یاخود مەسەلەن بیرتان لەوە کردوتەوە لە پێدانی مۆڵەت بە پرۆژەکانی نیشتەجێبوون لەمەوە دووە مەسەلەن ڕەچاوی ئەوە بکرێت. ئێمە طبعاان لە بەگشتی لە هەرێمی کوردستان کە نزیکەی 1970 مۆڵەتی نوێی یان مۆڵەتی وەبەرهێنانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان دراوە لە مجموعی 1964 مۆڵەت طبعا نسبەیەکی میئوی تقریبا نزیکی 15 لە سەدی پرۆژەکانی ئێمە لە بواری نیشتەجێبوونە طبعا لە نیوەی بزەبت نیوەی ئەم پرۆژانە هەندێک نیوە زیاتریش پرۆژەی لۆکۆستن ئەوانەی کە بۆ فەرمانبەرانە و یان بۆ چین و توێژەکان لە هەرێمی کوردستان دروست کراوە کە سعرەکانیان تا حدێکی زۆر ناتوانم بڵێم کەمە بەڵام گونجاوە لەگەڵ زۆربەی هەرە زۆری داهاتی هەرێمی کوردستان ئەگەر قەیرانەکان دروست نەبوون لە 2014 تا ئەمڕۆ لەوانەیە کێشەکان بەو شێوەیە دروستە دەبوون بەڵام ئێمە لە ماوەی داهاتوودا و لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئەو پرۆژانەی وەبەرهێنان لە بواری نیشتەجێبوون کە مۆڵەتیان پێدراوە ئێمە مۆڵەتمان بە پرۆژە داوە کە ماوەی قستەکانی لە 10 ساڵ لە 12 ساڵ زیاترە و ئەو مقدمەی کە وەردەگیرێ ئێستا مەرجێکێت کە پێویستە کەم بێ و ڕێژەی قستی مانگانە کەم کراوەتەوە کە ئەمەش بێگومان کاریگەری باشی دەبێت لەسەر ئەوانەی کە داهاتیان کەمە و دەتوانن قستەکانی مانگانەی خۆیان بدەن و ئینشاڵڵا متابعەش دەکەین بە باشی
و ئێمە و لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە وەزارەتی تریش پلان هەیە کە بتوانین چەند پرۆژەیەکی زۆر باش بۆچین و توێژەکان بۆ خەڵکی کەم دەرامەت لە هەرێمی کوردستان دروست بکرێ بەلایانی کەم ئەو خەڵکانەی کە توانە داراییەکانیان کەمە بتوانن ببنە خاوەنی وحدەیەکی نیشتەجێبوون چه حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دروستی کرد کە ئێستا ژمارەیەک پرۆژەی لەبەردەستە و خەریکن لە قۆناغی تەواوکردندا یان وەکو بەرهێنانیش کارتی تایبەت بتوانین هەم بە قستی کەمتر هەم بە پارەی کەمتر هەم بە مقدمەی کەمتر تا خەڵک ببێتە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون و لە ناوی بەسەربەرزی بژیتن و کوالیتیش طبعا لە ماوەی ڕابردوو کە کوالیتی لە هەندێک پرۆژەکان باش نەبووە بە دڵنیایی ئەمە دەستی لەسەردانراوە ئینشاڵڵا هەوڵ دەدەین لە ماودووە کوالیتی باشتر بوو پرۆژەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان فراهم بکرێ لە ڕێگای تەفعیلکردنی لێجانەکانی سەرپەرشتی ئەوانەی کە پێشتر دەستەوە بەرهێنان بەو ئەرکانە هەڵدە دەستە لە ماودووە بە بەردەوامی ئینشاءڵڵا ئەو ئەرکە و چاودێریکردنە بەردەوام دەبی لە سەرگشت پرۆژەکانی نیشتەجێبوون لە دەستەوە بەرهێنان لە هەموو شارەکان. بەڵێ بەڕێز دکتۆریانی لە مەسلەی نیشتەجێبووندا ئێستا نرخی دۆلار بەرز بۆتەوە 2000 نووسراوتان دەرکردو ئەمە تەنها وەکو پێشنیازێکە یاخود ئیجباری بۆ پرۆژە نیشتەجێبوونانەی کە پێشنیازتان کردو 130 دلار 100 دلار بە 130,000 دینار بشکێندرێتەوە و دوجار مەسەلەن لە کۆی ئەو پارەیە بخرێتە کۆتایی پارەدانەوەی ئەوە تەنها ڕێنماییەکە یاخود ئیجباریە. ئێمە طبعاً ئەو ڕێنمایانمان دەرکردووەوە سەرپشت فەرمانگەکانی خۆمان لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان سەرپشکمان کردوون بۆ قسەکردن لەگەڵ وەبەرهێنەران بۆ ئەوەی ئەم بابەتە بە تەفاهم لە قۆناغی کەمدا دروست ببێ چونکە بەڕاستی وەبەرهێنەریش دەڵێ ئێمە عەقدێکمان هەیە و لەسەری دەچین جارێ نەما کرد تەشتێکی ئیجباری ئیلای دەبێت 130,000 بۆ دۆلار یا بۆ 100 دلار حساب بکرێتن ئێمە وا بیرمان کردوتەوە لە کۆبوونەوەکانی خۆمان لەگەڵ فەرمانگەکانی خۆمان بیرمان لەوە کردوتە بڕیارێک دەربکەین کە بکەینە ئیجباری هێشتا نەکراوەتە ئیجباری بەڵام ئەوە خەریکین دراسای دەکەین بزان ئێمە چەند پرۆژەمان هەیە کە ئەم حاڵەتانەی دەگرێتەوە و لە داهاتوودا ئینشاڵڵا بڕیاری پێویستی لەبارەوە دەدرێتن بێگومان هەر بڕیارێکیش دەدرێتن لەسەر حسابی ئەوەیە کە ئێمە قستەکان درێژتر دەکەین بۆ ئەوەی هەم کاریگەری سلبی لەسەر خودی پرۆژەکە دروست نەبێ و هەمیش بارسوکی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بێ لە کاتی پێدانی قستەکانی لە ئەنجامی گۆڕینی سعری سەرفی دۆلار لەگەڵ دیناری عێراقی. بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد ینی بۆ مەسلەی بازرگان و پرۆژەکانی ڕماوەی ڕابردوو بڕیارێکتاندایەوە کە ئەو پرۆژە بازرگانیانیان ئەو پرۆژانەی کە پێشتر زەویان بۆ تەرخان کراوە بەڵام دەستی پێ نەکراوە وەری ئەگرنەوە ینی مۆڵەتەکەی هەڵەوە شوێنەوە یان ڕێپێدانەکەی هەڵەوە شوێنەوە ئێستا ئەگەر ئامارێک لای بەڕێستانە بە چەند مۆڵەت هەڵوەشاوەتەوە جگەلەوە بۆ داهاتوو وەبەرهێنەر چەندی لە بەردەمە بۆی دەست بە پرۆژەکەی بکات. ئێمە طبعاً لە ماوەی لە 5/5/2021 سێ ڕینمایی یا بڕیار لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان دەرچوون بە ئیمزای جەنابی سەرۆک وەزیران ئەم بڕیارانە ئەم ڕێنمایانە طبعاً لە ڕێنمایی ژمارە 2 فەقە مادە 6 ئاماژە بەوە کراوە هەر پرۆژەیەکی وەبەرهێنان ئەگەر لە ماوەی دیاریکراوی خۆیدا جێبەجێ نەکرابێ ماوەی 6 ڕۆژی پێ بدرێ و لەو ماوە 6 ڕۆژە ئەگە دەست بەکار بوو غەرامایەکی لەسەردا دەنرێ بۆ پرۆژەکانی نیشتەجێبوون و پرۆژە بازرگانیەکان ڕێژەی 10% قازانجی پێشبینی کراو کە لە بەردەستی وەبەرهێنان هەیە لە فەرمانگەکانی خۆمان دەخرێتە خەزینەی حکوومەت بۆ تێکڕای پرۆژەکانی تریش کە تەخیر بوونە لە ئیشکردن 1% تێکڕای گۆژمەی پرۆژەکە دەخرێتە خەزینەی حکوومەت لە حسابێکی تایبەت کە دانراوە بۆ دواتر خزمەتکردنی پرۆژەکان و گەیاندنی خزمەت گوزاریەکان بە پرۆژەکانی وەبەرهێنان ئەمە ئەوەی کە علاقەی بە پرۆژەکانی ڕابردوو دەستیان پێ نەکردووە ئێمە لە 2 ساڵی ڕابردوو یان لە پێشتریش 150 پرۆژەی وەبەرهێنان مۆڵەت هەڵوەشاوەتەوە کە ئەوانە ئیشیان نەکردووە بەشێک لەم پرۆژانە دراونەتەوە بەرهێنەرانی تر بۆ ئەوەی ئیش بکەن بەشێکی ماون زەویەکانیان دەبێتە دەرفەتی وەبەرهێنان و لە ناو پلانی وەبەرهێنان جارێکی تر دووبارە ئیعلان دەکرێتەوە تاکو وەبەرهێنانی نوێ بێت ئیش بکە بەپێ ڕێنمایان نوێیەکان هەر پرۆژەیەکی وەبەرهێنانیش ئەگەر لە ماوەی 6 ڕۆژی سەرەتا کە پێی دراوە دەست بەکار نەبێ و لە ماوەی دیاریکراوی خۆیدا چونکە پرۆژەمان هەیە ساڵێک بۆی دانرابوو تەواوکردن پرۆژە هەیە 2 ساڵ پرۆژە هەیە 3 ساڵ لەوانەیە هەندێکیش هەیە زیاتر بێ ئەگەر پرۆژەیەکی گەورە استراتیجی بێ دەبێت لە ماوەی دیاریکراوی خۆیدا دروست بکرێ ئەگەر نا بە پێ ڕێنمایەکانی
ڕێنمانویەکانی و بەرهێنان ئەوە بەرهێنە دووچاری غەرامە دەبێ لە هەر وەختێک کە تاخیر دەبێ لە جێبەجێکردنی پرۆژە. طبعا ئەمەش بۆ ئەوە نییە ئێمەوە بەرهێنەرانی خۆمان بترسێنین لە هەرێمی کوردستان، بەڵکو بۆ ئەوەیە بتوانین کە ئیش لە هەرێمی کوردستان بەردەوام بێ و پرۆژەکان لە کاتی دیاریکراوی خۆیدا ئیش بەردەوام بێتن و پرۆژەکان لە کاتی دیاریکراوی خۆدا تەواو بکرێتن و کۆتایی بێن. بەڵێ بەڵێ بەڕێز دکتۆر پێم هەبێت کارەباکەش کوژایەوە بەڵاتەوە الحەمدوللیلا ئینشاڵڵا هەر ناکوژێتەوە. باشە بەڕێز دکتۆریان ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لە دومین پێشانگای نێودەوڵەتی ئێرانی لە سلێمانی یەکێک لەو یانیان سەرپەرشتیاری پێشەنگاکە باسی لەوە کردوتی ئێمە نامانەوێت بازرگانانی هەرێمی کوردستان ئەوەندەمان دوو بنبێن لە تاران و تەبریز و مەشهەدەوە کاڵاو کەلوپەل بهێنن بۆ هەرێمی کوردستان. ئێمە ئەمانەوێت بە هەمانجی لەگەڵ بازرگانەکانی هەرێمی کوردستان شەریکات یان کۆمپانیا یاخود لێرە ئەو کەلوپەلانەی کە پێویستەوە بەری بهێنین یان دروستی بکەین تاجی بکەین تا چەند کار ئاسانی هەیە بۆ بەرهێنەرانی بیانی جا ئێرانی بێ تورکی بێ یاخود مەسەلەن کۆری بێ چینی بێ هەر ئەو بێ یاخود چەند هاندان هەیە بیرۆکەیەکە بێ کە بتوانرێ ئەو کەلوپەلانەی کە لە سینەوە دەهێنرێت یاخود لە ئێران و یان لە تورکیاوە لێرە بەرهەم بهێنرێت کە بەشێکی زۆری کەرەستەی خاو لێرە هەیە. ئێمە طبعا یاسا بەرهێنانی ژمارە 4 2006 دەرفەتی زۆر باش تەسهیلاتی زۆر باشی بەوە بەرهێنەرانی بیانی داوە طبعا معاملەی بالمثلی کردووە لەگەڵ وەبەرهێنەری ناوخۆیی وەکو یەک حسابی کردووە یاسای وەبەرهێنانی هەرێمی کوردستان جگە لەوەش ئەمتیازاتی زیاتری داوە هەر پرۆژەیەکی وەبەرهێنان کە وەبەرهێنەرێکی بیانی تێدا بێ ئەعفاعاتی زیاتری بۆ دەکرێت جگە لەوەش دەتوانێت پرۆژەکەی تەملیک بکە جگە لەوە دەتوانێت قازانجەکەی بۆ سۆدی خۆی بەکاربێنێ بیباتەوە دەرەوە و جگە لەوەش تەسهیلاتی زیاتریش بۆ بەرهێنەرانی بیانی دەکرێتە. طبعا ئەو برادەرەی کە ئەو قسەی کردووە ئەمە بزەبت تەوەجوی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئێمە بتوانین هەموو ئەو کەرستە و کاڵایانەی کە لە وڵاتانی دەوروبەریان لە هەر ناوچایەکی تری جیهان بێتە هەرێمی کوردستان و حکوومەت یا خەڵکی هەرێمی کوردستان یا بەرهێنەرانی هەرێمی کوردستان توانان هەبی ئینتاجیکەن ئێمە لە هەرێمی کوردستان سەرجەم تەسهیلاتی خۆمان دەخەینە بەردەست بۆ ئەوەی بێن لە هەرێمی کوردستان ئیش بکەن. طبعا ئێمە بە سوپاسەوە لەگەڵ وەزاراتی کشت و کاڵ و وەزارەتی پیشەسازی و هەروەها وەزاراتی تری حکوومەتی هەرێمی کوردستانیش لە هەوڵی بەردەوام داین بۆی بە تەرکیز هەر جارێ لەسەر جۆرە مەحسوولێک ئیش بکرێتن لە گەنم لە پتاتە لە دروستکردنی شەکر لە تەماتە و دروستکردنی مەعجونی تەماتە ئەمانە بە تەرکیز ئیشان لەسەر دەکرێت بۆ ئەوەی ئەو کەرستە زروریانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە دێتن پێویستە لە هەرێمی کوردستان ئیش بکری ئینتاج بکرێت. طبعا ساڵانە هەرێمی کوردستان بەپێی دوو دیراسە ئێمە لە 2020 وەکو دەستەوە بەرهێنان لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی پیشەسازی کردمان ساڵانە هەرێمی کوردستان کەرستەیەکی جار زۆری خۆراک و پیشەسازی لە دەرەوەی هەرێمی کوردستان ئیستیراد دەکا کە لە هەرێمی کوردستان توانەمان هەیە ئینتاجیکەین بۆیە هەموو ئەم کەرستانەی کە لە دەرەوە دێن ئێستا بوونەتە دەرفەتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان چ لە بواری کشت و کاڵی بیان لە بواری پیشەسازی بێ یان لە بواری تەکنۆلۆژیا بێ هەل لە هەر بوارێکی تر بێ و لە ناو ڕێبەری وەبەرهێنان کە چەند ڕۆژی داهاتوو ئیعلان دەکرێتن وەکو دەرفەت ئیعلان دەکرێن و تەرکیزیان لەسەر دەکەین بۆ ئەوەی بتوانین ئەمانە چە لە ڕێگای کۆمپانیەکانی خۆمان بیان لە ڕێگای کۆمپانیەکانی بیانی بێ ئەوجا کۆمپانیای ئیرانی بیان تورکی بیان چینی بیان عێراقی بیان هەر کۆمپانیایەکی تر بێ دەتوانی بێت لە هەرێمی کوردستان کارگاکانی خۆی دابنێتون و سود لە ئەمتیازاتی یاسای وەبەرهێنان وەربگرێتن و سود لەو هەموو تەسهیلاتە وەربگرێ کە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی تەشریعی یان دەسەڵاتی تەنفیزی لە هەرێمی کوردستان بە ئێمەی داوە تاکو بتوانین تەسهیلات بۆ وەبەرهێنەران لە هەرێمی کوردستان دروست بکەین. بەڵێ بەڕێز دکتۆر ینی ئامارێکی تەقدیری لای بەڕێزت هەیە مەسەلەن ئێمە لە سەدا چەندی ئەو کەرەستە و کەلوپەلانە هاوردە دەکەین ینی لە وڵاتانی ترەوە دەیهێنین و ئەگەر کاری بۆ بکرێ بە هەمانجی لەگەڵ حکوومەت و کە حکوومەت و بازرگانان و کەرتی تایبەت چەندی دەتوانرێت مەسەلەن لە ناوخۆ بەرهەم بهێنرێت. ئێمە طبعا داتاکان هەمووی لە بەردەستی ئێمە هەیە بەڵام ئەوەی کە من زیاتر لە کۆڕ و کوبنەوەکانیش تەرکیزمان لەسەری کردووە بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان توانایەکی زۆر باشی دروستکردنی معاملی ئەلبان و شیر و ماست و منتەجاتی ئەلبانمان هەیە تەنها لە ساڵی 2019
نزیکەی 500,000 تن شیری وشک داخلی هەرێمی کوردستان کراوە بە ئەستیراد. ئینتاجی هەرێمی کوردستان لە شیری وشک سفر بووە، سفر تن بووە، هیچ ئینتاجێکمان لە هەرێمی کوردستان نەبووە کە ئەمە دەکرێت ببێتە بنەمایەک بۆ ئەی بتوانین چەندین کارگەی گەورەی شیر و سود وەرگرتن لە شیر لە دروستکردنی شیری وشکیش بە هەمان شکل لە هەرێمی کوردستان دابڕێ. لە کەرستەی کشت و کاڵی لە 2019 ئێمە 44,000 تن تەماتەمان ئینتاج کردووە لە وەرزی تەماتەچنین فەلاحەکانی ئێمە لەوانەیە بەرهەمی خوان فرەدابێ. بەڵام لە هەمان ساڵدا هەرێمی کوردستان 110,000 تن تەماتای ئیستیراد کردووە لە دەرەوەی هەرێمی کوردستان کە ئەمەش ئەوە دەگەینێ بەرنامەیەکی ڕێکوپێک نەبووە لە بینی وەرزەکانی بەرهەم و لە بینی ئیستیرادکردن یا ئیستیرادکردن بەبێ بەرنامە. ئەمەش هەموو دەرفەتی نوێ دەبەخشێتن کە وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان، جوتیارانی هەرێمی کوردستان، وەزارەتی کشت و کاڵ، وەزارەتی پیشەسازی، ئێمە دەستیاو بەرهێنان تەرکیز لەسەر هەندێک جۆرێک کاڵا بکەین کە ئێمە توانەمان هەیە لە هەرێمی کوردستان ئینتاج بکەین. طبعا ئەم قسەی من بۆ هەموو کەرستە و کاڵەکانی تر دروستە کە ئێمە 120 کاڵای پیشەسازی بە سامپل وەرمان گرتبوو، 65 کاڵای کشت و کاڵی کە گاپی بینی ئیستیراد و ئینتاجی مەحەلی لە هەموو کەرستەکان گاپێکی فراوان بووە. دەبی ئەو گاپە کەم بکرێتەوە و لە قۆناغی داهاتوودا هیچ گاپێک نەمێنێ و یاخود هیچ ئیستیرادێک نەمێنێ هەموو کەرستەکان لە هەرێمی کوردستان ئینتاج بکرێن کە ئێمە تواناشمان هەیە ئەم کارە وەکو هەرێمی کوردستان ئەم توانەمان هەیە و ناوچەی زۆر باشمان هەیە کە و بۆ بەرهێنەری باشیشمان هەیە کە پشتیان پێ بەستین بۆ ئەم بابەت. بەڵێ بەڕێز دکتۆر ینی ئەو بۆشایی بەڕێزت باسیەکەی مەسەلەن چۆنی پلانتان هەیە کە کەمیکەنەوە و لە نزیک مەودادا مەسەلەن بۆ نمونە لە مەسەلەی شیر و بەرهەمەکانی سپیایی بەڕێزت دوتت کە گەورەترین پرۆژە ئەمڕۆ مۆڵەتی پێدراوە مەسەلەن بیر بکەنەوە کە چەند پرۆژەیەکی تر هەبێ بۆ کەرەستە پیشە سازیەکان کشت و کاڵەکان ئاژەڵداریەکان مەسەلەن ئەمانە پلان هەیە و بانجی یان بانگوازێ بکەن بۆ بەرهێنەران کە بێن ئیشی لەسەر بکەن بۆی ئەو بۆشایەکەم بێتەوە. بە دڵنیایی لە پلانی وەبەرهێنان لە ڕێبەری وەبەرهێنان ئەمە زۆر بە باشی باس کراوە وەکو دەرفەتی وەبەرهێنان عرض کراوە. ئێمە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ وەزارەتی پیشەسازی بە بەردەوام ئیش لەسەر ئەم بابەتەی دەکەین. ئەمڕۆ بۆ نمونە لە هەڵەبجە، لە سلێمانی، لە پێنجوین، لە هەولێر، لە دهۆک، لە زاخۆ، لە سۆران، لە منتیقەی بارزان مۆڵەتی گەورەی گاوداری بۆ دروستکردنی شیر و بەرهەمەکانی شیر دراوە کە ئینشاءڵڵا لە داهاتوودا هەموو ئەو فەراغاتانەی کە لە ناو ئینتاجی مەحەلی هەبوون پڕ دەکرێتەوە. هەر پرۆسە هەر جۆرە بەرهەمێک کە ئەگەر تەرکیزی لەسەر بکرێت بە دڵنیایی کارگەی باشی بۆ دروست دەکرێتن. چۆن حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بە هاوکاری حکوومەتی هۆڵەندا تەرکیزیان لەسەر دروستکردنی ئینتاجکردنی پەتاتە کردووە. ئێستا لە چەند ساڵی ڕابردوو لە ئەم ساڵ لە پار بەرهەمی پەتاتەی ساڵانە سەر و 400,000 تن بووە لە ساڵێکدا، ئەم ساڵ لەوانەیە زیاتر بێ. بۆ هەموو کەرستەکانی تریش هەم توانای مرۆیی باشمان دروست دەبێ ئەگەر تدریب و تأهیلی باشیان بود بکرێ، هەم کەش و هەواکی باشمان هەیە دەکرێت هەرێمی کوردستان گونجابێ کە بەرهەمەکان هەمووی بۆ خۆی ئینتاج بکە بەڵکو زیادش بێ بنیریتە دەرەوەی هەرێمی کوردستانش سود لەو داهاتەش وەرگیرێت. بەڵێ بەڕێز دکتۆر مەسەلەن ئێمە بەهۆی کارەکەمەوە وەکو ڕۆژنامەنووس زۆر جار لە بەرنامەکان کۆمەڵێک گەنج پەیوەندیمان پێوەکەن پرۆژەی بچووک بچووکیان هەیە مەسەلەن پرۆژەیەک هەبوو لە شارە زۆر لە بەرهەمێنانی جۆرێک لە برنج و جۆرێک لە قارچێک و جۆرێک لە پەچاتە ئەوان توانی بوویان کە پرۆژەیەکی خۆشیێنی بوو بۆ نزیکەی 150 گەنجێک. ئێوە هیچ هاندانێک یاخود هیچ هەماهەنگیتان هەیە ئەگەر لە وەکو حکوومەتیش نەبێت لەگەڵ کەرتی تایبەت لەگەڵ کۆمپانیا سەرمایهدارە نیشتیمانیەکان کەوانەی ئێستا ڕقەمی گەورە و ناوی گەورە لە هەرێمی کوردستان و لە پارێزگاکان بتوانن تەمویلی ئەوانە بکەن بەڵکو ببێتە هۆکارێکی ڕاستەوخۆ بۆ هەلیکار. باڵێ دکتۆر باڵێ پێچێ پەیوەندیەکەم لەگەڵ دکتۆر محەممەد شکری پچڕابێت ئەگەر هاوکارانم گرفتەکە چارەسەر بکەن. هەڵبەتە ئێمە لەو بەرنامەیە باسمانەوە کرد کە ڕۆڵی وەبەرهێنان و پرۆژەکان کە گرینگە کە جگەلەوەی بۆ بنیادنانەوەی هەرێمی کوردستان و جگەلەوەی بۆ گەشەپێدانی کەرتە جۆراوجۆرەکانی هەرێمی کوردستان گرنگجی تایبەتی خۆیان هەیە.
لە هەمان کاتدا هەلی کاری ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆش دروست دەکەن لەمە هەر پرۆژەیە کە لە هەر ناوچەیەکەکرێ بێگومان ئەو 133 پرۆژەی کە بەڕێز دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەوە بەرهێنانی حکوومەت یاڕێن باسی کرد ئەگەر بەشێکی ئەو پرۆژانە دەست پێ بکەن پێویستیان بە وەستایە پێویستیان بە کرێکارە پێویستیان بە گوازەرەوەی هەمووانە جۆرێک لە هەلی کار لەو ناوچەیە دروست دەکات کە بەداخەوە بەهۆی قەیرانەکانەوە یان وەستانی پرۆژەکانەوە بەشێکی زۆر لەو هەلی کارە وەستا بوو و بەشێکی ئەو پرۆژانە وەستا بوو وەکو بەڕێز دکتۆر محەممەد شوکری باسی لێوە کرد کە 1964 مۆڵەتی وەبەرهێنان هەبووە لە هەرێمی کوردستاندا بە بڕی 7 ملیار دلار و هەروەها 133 پرۆژە لەم ساڵدا مۆڵەتیان پێدراوە لە کۆی ئەو 1964 مۆڵەتەی کە لە ماوەی ڕابردوودا هەبووە بەشێکیان مۆڵەتی وەبەرهێنان بوو لە بواری نیشتە جێبووندا کە ئەمە گرنگ بووە بۆ کەمکردنەوەی فشاری کرێنشینی لەسەر هاوڵاتیان و باسی لەوە کرد کە ئەوان مەرجیان لە ئێستادا بۆ ئەوەیە کە ئەگەر بێت و هەر کەسێک پرۆژە وەربگری ئاخۆر هەر وەبەرهێنەرێک پرۆژە وەربگرێت بەڵێ دکتۆر ببوورە خەلەلێکی تەکنیکی ڕوویدا پرسیارەکەم ئەگەر گەیشتێتە لای بەڕێزت وتم بەهۆی کاری ڕۆژنامە خۆمەوە ئەوە گەر گەیشتێتە بەڕێز من ویستم باسی کەم بەڵێ ببوورە من ویستم باسی کەم لە ماوەی ڕابردوو ئێمە لە ڕێگەی چەند بەرنامە و لە ڕێگەی ڕاستەوخۆ ئێمە بیرروکەی خەڵکمان وەرگرتووە بە تایبەتی بیرروکەی گەنجان و ئەوانەی کە بیرروکیان هەیە لە بواری وەبەرهێناندا و بە نووسراوی ڕسمی دراوەتە وەزارەتەکان و دراوەتە یەکێتی وەبەرهێنەران و دراوەتە ژوورەکانی بازرگانی مفاوزاتی مباشرشمان لە نیوان ئەو گەنجانە و لە نیوان وەبەرهێنەران کردووە خەڵکێکی زۆر توێژینەوەی کردووە لە بواری کشتتوکار لە بواری پیشەسازی هەوڵماندا لەگەڵ وەبەرهێنەران دانیشتنیان بۆ دروست بکەین بێگومان لە داهاتوشدا بەردەوام دەبین ئێمە لە مانگی ڕابردوو سەردانێکی وەزارەتی خوێندنی باڵامان کردووە ئێمە بڕیارێکمان داوە کە وەزارەتی خوێندنی باڵا هاوکارمان بێ لە دروستکردنی سنتەری توێژینەوەی پەرەپێدان لە ناو دەستەی وەبەرهێنان کە سنتەرێکە بۆ دیراساتی ئابووری و دارایی و هەروەها دیراساتی پەرەپێدان لە هەرێمی کوردستان کە ئەمانە دواتر بەشێکی لە وەرگرتنی ئەو بیرروکانە دەبێتن کە لە خەڵکی خاوەن بیرروکەوە ئێمەش ئینشاڵڵا لە داهاتوو دەدامیان دەکەین چه لە ڕێگای ئاراستەکردنی داواکاریەکانیان بۆ وەبەرهێنەران چه لە ڕێگای هاوکاریکردنیان بۆ دام و دەستگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یارمەتیان بدەین چەند ڕۆژێک پێش ئێستا گەنجێک هاتە لای ئێمە بیرروکەیەکی هەبوو دروستکردنی جۆرێک مەشتەل و ئەوانە ئێمە لەبەر ئەوەی پرۆژەکەی گوژمەکەی کەم بوو دامانە وەزارەتی شارەوانی گوتمان ئەم گەنجە ئەم بیرروکەی هەیە دەتوانێت وەکو کەرتی تایبەت بیرروکەیەکی جوانە پێویستە یارمەتی بدرێتن بە خۆشحاڵیە وەزارەتی شارەوانی هاوکاریان کردووە طبعا ئەم پرۆسەیە بەردەوامیش دەبی و هەر جۆرە پرۆژەیەک لەم پرۆژانەی کە جەنابەت باست کرد ئەگەر لە داهاتوو فکرەکان یان بیرروکەکان بۆ ئێمە بنێرن ئێمە دەتوانین هاوکار بین لە گەیاندنیان بۆ لاەنە پەیوەنددارەکان یاخود پێگەیشتنیان لەگەڵ وەبەرهێنەران چ بە شێوەی ڕاستەوخۆبی یان لە ڕێگەی یەکەتی وەبەرهێنەرانی کوردستان کە لقی لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆکیش هەیە. بەڵێ بەڕێز دکتۆر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ینی هەواڵێک بڵاو بووە کە لەمە دووە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان لەو سنوورە بە پێی پێویستی ئەتوانن مۆڵەت دەن بە پرۆژەکان ئەمە لەکەیەوە چێتە بواری جێبەجێکردنەوە و ئەمە میکانیزمەکەی چۆن چۆنیە؟ ئێمە لە چەند ڕۆژی داهاتوو ئینشاءڵڵا ئەو دەسەڵاتانەی کە پەیوەستن بە پەسەندکردن و مۆڵەتدانی پرۆژەکانی وەبەرهێنان دەنێردرێتە بەڕێوەبەراتی گشتەکانی مە لە پارێزگاکان و و هەروەها بەڕێوەبەراتەکانی ئێمە لە گەرمیان و لە ڕاپەڕین طبعا پێشتریش هەر پرۆژەی وەبەرهێنان پەسەندکردنی پرۆژەکان لەبەر ئەوەی لە ناو پلانی وەبەرهێناندا بووە لە پێی پێویستی شار و شارۆچکەکان و ناوچەکان بووە پرۆسەکە هەر بەکو خۆی ناڵێم وەکو خۆی بەردەوام دەبێت بەڵام بە شێوازێکی باشتر لە جاران لەبەر ئەوەی ئێمە لەسەر فەرمانی جەنابی سەرۆک وەزیران و جێگیری سەرۆک وەزیران کە پێویستە ڕوتین لە پرۆسە وەبەرهێناندا کەم بکرێتەوە لە ماو دوای هەوڵ دەدەین هەر ڕوتینێکی ئیزافی هەبێ لەناو لە پێش پرۆژەیەکی وەبەرهێنان دەستپێکردنی پرۆژە وەبەرهێنان کەم دەکرێتەوە طبعا ئەم پرۆسەیە جگە لە پەسەندکردنی پرۆژە بە پێی پێویستی پارێزگا یان ئیدارەی سەربەخۆ
هەروەها سەرجەم ڕەزامەندیەکان لە ناو حدودی پارێزگاش دەبێتن دواتر مۆڵەتەکەش لە ناو حدودی پارێزگا دەدرێتن و ئێمە شەکو دەستەیە بەرهێنان هاوکاری و هەماهەنگی بە داداچوونی تەواو دەکەین بۆ ئەوەی ئەو پرۆژانەی کە مۆڵەتیان پێ دەدرێتن بە شێوەیەکی باش بەڕێوە بچن و بە شێوەیەکی باشیش لە جێبەجێ بکردن لە خزمەتی سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستاندا بێتن. بەڵێ ئەمە بودەکەی دیاری کراوە لەکەی دەچێتە بواری جێبەجێکردن یاخود هێشتا ڕێنمایەکان ماوە؟ طبعا لە هەفتەی ڕابردوو لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ئابووری داواکاریەکانی ئێمە وەکو دەستەی بەرهێنان پەسەند کراوە. ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوو ئەم بابەتە دەخرێتە بواری جێبەجێکردن و بە تعمیمێک بۆ هەموو پارێزگاکان دەچێت بۆ ئەوەی جێبەجێ بکەن و لەگەڵ ئەوەشدا ئێمە نووسرا بۆ هەموو وەزاراتیش دەکەین وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە ئێمە ڕایان وەردەگرین لەسەر دامەزراندنی پرۆژەکان بۆ ئای دەسەڵاتەکانی خوان شۆڕکەنەوە بۆ پارێزگاکان بۆ ئای بتوانن لە خودی پارێزگا لە سنووری پارێزگان ئیدارەی سەربەخۆ و بەرهێنان بتوانێ سەرجەم ڕەزامەندیەکان وەرگیری تا لە مودەیەکی کەمدا مۆڵەتی و بەرهێنان بە پرۆژەکان بدرێتن. بەڵێ بەڕێز دکتۆر هیچ پرۆژەیەکەیە یاخود هیچ پرۆژەیەکەیە مەسەلەن لای ئێوە بلاکلیست بیان زۆر ئەولویات نەبێ لێ ئێستا ئێوە کە بۆ بەرهێنەر هات تەقدیمی کرد بڵێن پرۆژەی تر هەیە بۆ خزمەتکردنی هەرێمی کوردستان و خەڵک؟ طبعا ئەو پرۆژانەی کە دەبنە هۆکاری ئەوەی کڕین و فرۆشتن بە زەوی یان گوژمەی پرۆژەکەی کەمە یان تێچووی پرۆژەکە لە نرخی زەوی کەمترێت بێگومان ئەمانە لە ئێستا و لە داهاتوشدا وەکو پرۆژەوە بەرهێنان وەرناگیرێن. مەرجی ئەساسی سەرەکی ئێمە ئەوەیە کە هەر پرۆژەیەکی بەرهێنان لە داهاتوودا لە کوردستان جێبەجێ بکرێتن پێویستە گوژمەی پرۆژە بەلانی کەم زیاتر بێ لە 300% نرخی ڕاستەقینەی زەوی هەر پرۆژەیەکی بەرهێنان کە ئەم شەرتەی تێدا بوو وەکو شەرتێکی ئەساسی دەکرێت قبول بکرێ وەکو پرۆژەیەکی بەرهێنان بە مەرجێ کڕین و فرۆشتن بە زەوی نەکرێتن و یعنی مامەڵایەکی خراپی پێوە نەکرێتن بە دڵنیایی قبول دەکرێ و هیچ بلاکلیستێک لەسەر هیچ پرۆژەیەک لە هەرێمی کوردستان نییە. پلانتان چییە بۆ ئەوەی ڕێگری بکەن لەوەی کە لەمان ڕابردوو بەداخەوە هەبووە مەسەلەن کڕین و فرۆش بە زەویە کرا بۆ نەزەویەکە بۆ کۆمپانیایەک دەرچووە بۆ من دەرچووە پێشەوەی پرۆژەکە بکەم فرۆشتومەتەوە بە کۆمپانیایشتر ئەمە هیچ ڕێنمایی و هیچ ڕێگریەکەیە بۆ پرسا؟ طبعا ئێمە لە 2 ساڵی ڕابردووە الحەمدولیلا حاڵەتی وا زۆر کەم بوویتەوە یان تقریبا دەتوانم بڵێم نەماوە حاڵەت هەبووە بینیمان مەسەلەن بۆ نمونە لە عقارات زەویەکی وە بەرهێنان عەرزی فرۆشتن کراوە یەکسەر مۆڵەتەکەی هەڵوەشاوەتەوە بەبێ هیچ ئینزارێکی پێشوەختە لەبەر ئەوەی ئێمە زانیتمان کە عەرزی فرۆشتن کراوە و لە مۆڵەتی وە بەرهێنانیش و لە کاتی مۆڵەت پێدانیش بەوازەحی بەوە بەرهێنەرەکە دەگوترێتن کە هەر مامەڵایەکی کڕن و فرۆشتن یان هەر هەبوونی هەر عەقدێکی ژێربەژێر لەگەر هەر کەسێکی تر ئەم مۆڵەتە لە داهاتوو هەڵدەوەشرێتەوە و لە هیچ پابندیەک کە یاسا بووی دەستیشان کردووە نابەخشرێتن و ئەمەش تەبعاً بۆ ئەوە نییە ئێمە خەڵک بترسێنین بەڵام بۆ ئەوەیە کە هەر کەسێک پرۆژەی وەرگرت پرۆژەکە وەکو خۆی بە خۆی جێبەجێ بکە لە ماوەی دیاریکراوی خۆیدا. بەڵێ بەڕێز دکتۆر ببوورە ینی ئێستا هیچ وەبەرهێنەری بیانیان هەماهەنگی هەیە کە تەقدیمی کردبێت تەنانەت وڵاتانی دراوسێش بۆ پرۆژێ وەبەرهێنانی گەورە بە هەمانجی لەگەڵ بازرگانانی ناوخۆیی؟ طبعا داواکاری هەیە بۆ دروستکردنی پرۆژەی گەورەی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان ئێستا لە مفاوزاتی مباشر داین لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بێگومان یعنی لە ڕێگای وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان بە هەماهەنگیان بە لینک لەگەڵ وەبەرهێنەرانی دەوروبەریان وڵاتانی تری دەرەوەی هەرێمی کوردستان طبعا ئەم حاڵەتە هەیە و ئینشاءڵڵا لە ماوەی داهاتوو بتوانین یا ببینین کە پرۆژەی گەورەی کشتتوکاڵی و پیشەسازی هاوبەش لە نێوان وەبەرهێنەرانی ئێمە و وەبەرهێنەرانی بیانی لە هەرێمی کوردستان بکەونە سەر پێ و بکەونە قۆناغی جێبەجێکردن و بەرەمهێنان. بەڵێ دوا سەرنجی بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز دکتۆر محەممەد شوکوری دوا سەرنجی بەڕێستان من طبعا برای ئێمە طبعا ئەوە داواکارێکم لە ڕاگەاندن هەیە لە هەموو دەستگاکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان کە هاوکار و هەماهەنگ بن لەگەڵ ئێمە لە پێشاندانی ڕوویەکی باشی هەرێمی کوردستان بە بەرهێنەرانی ناوخۆیی و بیانی هەرێمی کوردستان کەش و هەوایەکی زۆر باش و سەقامگیر لە ڕووی ئارامی و لە ڕووی سیاسی هەیە بووە بەرهێنان و دەستگاکانی ڕاگەاندن دەتوانن ڕۆڵێکی زۆر باش ببینی لە پێشاندانی ڕوویەکی باشی هەرێمی کوردستان بووە بەرهێنانکردن چ لە دروستکردنی تەناهی بۆ وەبەرهێنەرانی خۆمای ناوخۆی کە لە هەرێمی کوردستان زیاد یانش وەبەرهێنانیان زیاد بکەن یانش لە پێشاندانی
ڕوویەکی باش هەرێمی کوردستان بە دەرەوە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان ناوچەیەکی جوان و باش و ئابوووریەکی زۆر باشی تێدا دەکرێت پرۆژەی زۆر باشی لە داهاتوو تێدا دروست بکرێتن لە لایەکی تریشەوە من حەزەکەم لێرەوە بە هەموو بەرهێنەران بڵین ئێمە هەمیشە لە خزمەتیان دەبین و هەمیشە دەتوانن سەردانی فەرمانگەکانی ئێمە و دەستەوە بەرهێنان بکەن بۆ ئەوەی پێشکەشی کارەکانی خۆیان بکەن و ئێمە هەمیشە دەرگەکان کراوەیە بۆ وەرگرتنی هەر جۆرە داواکاریەکیان هەر جۆرە گلەیەک کەەوە بەرهێنەران هەیتیان پێویستی بە هیچ واستەیەک ناکە تا سەردانی فەرمانگەکانی و بەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی بۆ بەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ بەڕێستان کە لەولێرەوە لەگەڵمان بوو بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساق و سەلامەتی بۆ ملایەکتان خواتان لەگەڵ.